وەسەگیان دەستی خۆش بێت ئەو پاری شاکەوەسا ئەمە چیە کاک ئەحمەد؟ ئەوە کارتی شەکراوە نبینی پارەیە ئەزانم کاک ئەحمەد ئەی خۆ نازانین چایە بە 1000 دلارە بابا هینە بۆ خاتی خوا 1000 دلار وەستا جان دەست خۆش بی ئەوە پارەی دوو چای لێ هەگرێت ئەیا خوافێتان بەلەمەکە باباخی بۆ خاتری خوا لە قەیەکەوە چایە بۆ بە 1000 دلار شەقشەقە بەرەو بەم ناڵەکە ئەمە بەچەنە 1000 دلار 1000 دلار 1000 دلار جا کوڕم تەنە 6 بە 500 دلارە بڕۆ خوارز بە کاک ئەحمەد بابا وازم لێ بێنە بازار شێواوە وەرە باش چولێ نەرمە وەمێ هەمووی بیر بەرمەوە لای تۆ بەچەنە بەلاشە 1000 دلار وەڵا بابا بەلاشە 1000 دلار هەرێ بۆ خاتی خوایەوە بۆ ئاکە کاک ئەحمەد وەرە پشتەمە لێکە بە چاکەم لای بە تااقەتم وەرە نییە بەلاشە 1000 دلار بۆ أي جوانب بس أي جوانب كم خد خير بدو كذا ب 1000 دولار بشير والله 1000 دلار 1000 دلار بۆ 1000 دلار 1000 دلار ئاخر بۆ هەموو شتێک گران بووە هیچ شتێک گران نەبووە برادر تەنها نەورۆس 4G داشکاندنی بێوێنەی ئەنجام داوە نرخی سیمکارتەکان ئێستا تەنیا 7000 بۆیە هەموو شتێکی تر گران دەرەکەوێت ئەی دەستخۆش ئەوە چەری کردار 1000 بەڕێزم چی؟ 7000 دینار دینار وڵی ڕۆحم ها 3000 بەرەوە سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕانی خۆشەویستم لە ڤیددیوەیەکی نوێ لەگەڵتانم من ژیرم منی ژیە ئەو ڤیددیوە تابەدەی بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی لە پیجی ژیر لە فەیسبوک نووسی بوتان ڤیددیۆی یوتیوبەکەش کە بڵاو کرایەوە لەولی کە دەتوانم بینەر بن ئێستا بەڵامی هەموو پرسیارەکانتان دەینەوە بەتابەتی ئەو پرسیارە خۆشانەی کە نووسی بوتان و خێزانەکەشم هەروەها ئەوش بەڵامی پرسیارەکانتان دەداتەوە یەکەم پرسیار کاکە کردار نووسیتی کە هاوڕێی هەردووکمانە کردار محەممەد نووسیتی مامە ژیر بەنیازی لە داهاتوو سانتەرێکی گەیمینگ بکەیتەوە خول و دەورە بکەیتەوە بۆ گەیمەران و خەڵات و دیاری دابین بکەیت بۆ براوەکان وەختی پارەیەکی ئەستورت پەیدا بوو زۆر سپاس ئەگەر ئەمن بە تەمام ئەوەندە پلەیستێشن 5 بکڕم پارەی ئەستور پێ دەبی ئینشاءالله ئینشاءالله مامە کردار ئینشاءالله بەڵام مەبەستەکە ئەوە نییەکەوە پارێکی زۆر لە خەڵکی قازانس وەکو زۆرترین خزمەتی بکەیت پرسیارەکی دیکە بەسام ئەی ڕەشی دەنووسێت لەو یاریانەی ئاکتیڤیژن کامیان زۆر بەدڵ بۆ لە ڕیستۆری سەیری زنجیرەی واکین دێدت کردووە اینجا هەر سەرکەوتوبی ئوستازی خۆشەویست هەر لە لووتکە بتبیریم ئینشاءالله زۆر سپاس کاکە بەسام یاریەکانی کاڵ ئۆف دیوتی زۆر بەدڵ بووە سەیری زنجیرە واکین دێدت کردیەوە هەتا ئێستا ناوەڵە نزانی واکین دێت جیهانە بەڵێ ئۆفکۆرس بەتەمەین یعنی تەماشاکەن هەردووکمان بێکۆ ئەو دەوکاتە لەوانەیە ڕیڤیو لە بۆ بکە ژیر علی خۆشناو دەنووسێت چۆن لەگەڵ ژنەکەت یەکتان ناسی خۆشترین گۆرانی باشترین گۆرانی باشترین فیلم باشترین زنجیرە فیلم دری درژی گیان زۆرم خۆش دەوێت سپاس کاکە علی چۆن یەکترمان ناسی هەردووکمان خزمی یەکترین و وەبزانم زۆر کەسیش دەڵێ بەیەکیش دەچن شکلمان بێک دەچی وایە ئەمە هەردووکمان خزمین خزمەکی نزیکشین و یەکتر ناسینەکەشمان لە ڕێەوەی بۆکەوە خزمین بەڵام هەموو خزمەک زازێکی ترینیاکە سۆ دەبی بکەین ئەمە تعارف بکەین و برادر بین ئیدی یەکترمان ناسی و لە ڕێی برادایەتی و لە ڕێ قسەکردن و لە ڕێی چوونە دەرێ و ئینجا توانین قەنەعەت پێبینم کە زازم لەگەڵ بکە ئۆکێ دەرێ باشترین خۆشترین گۆرانی ئۆکێ خۆشترین گۆرانی خۆت لێ ئەمش باشترین گۆرانی خۆم دەڵێم لەو ماوەیە جێرەچە گۆرانی ڕادەگریت بەس نەرێ و کوردیەکە لانا دێل ڕێی کامە گۆرانی ڤیدیۆ گیمز ئۆکێ باشترین گۆرانی وەکو خۆشم زۆر گۆرانی هەیە لەلایەن باشترینە بەڵام بێگومان گۆرانەکانی ئەحمەد کایەی بەتایبەتیش گۆرانیە نوێیەکی کە زۆر جێ ڕادەگرین ناوی چییە دۆستم ناوی گۆرانەکەی نییە بەسەمانێت دۆستم ئەوە گۆرانیەکەی ئەحمەد کایە و ئەو خانمەیە کە ناویشم نەبی کردیە سەلدایە ناوی گۆرانی زۆر نایە بە پێم وایە کە لە باشترین گۆرانیەکان لە مێژوودا باشترین فیلم باشترین زنجیرە فیلم باشترین فیلم پرسیار زۆر زەحمەتە لەبەرەوەی لەکنە من دوو فیلم باشترین فیلمە نەگەیەک فیلمێکە چند There Will Be Blood-ە ئەوی دیکەش پۆڵ فیکشنە خۆشترین زنجیرە دارک Game of Thrones هەر علی خۆشان نووسیتی زۆرم خۆش دەوێت سپاس بۆچی دۆزت کڕی بۆچی BMW مارسیست نەکڕی خانی منداڵی من کڕینی دۆزی وارچەندە دۆز چاڵنجەر بوو بەڵام لەبەرەوەی عایلەم هەیە و تەرتیبات و ئەشتانە پێویستم کەەوە چارجر چوار دەرکی بوو بەڵام هەر لە پلاندا هەیە دۆ چاڵنجەر بکەم داهاتوو ئەلەن محەممەد کاکە ئەلەند هاوڕێیە نووسیتی پرسیار کاکەژی باشترین ڕاپەری کورچیە بەلاتۆ تەنها یەک دانا بێگومان کاریگەر برادەرمە هاوڕێمە و زۆر قسەژەکێک دەکەن لەسەر هەندێک بابەتی
ڕێز و خسڵاو و خۆشەویستنەوەی هەیە مامە کاریگەر بێگومان باشترین ڕابەری کووردە جیهات ساڵایی دەنووسێت دوور لە گەیم چ فیلمێک زۆر باشە بۆ ئەوەی لە ڕێگەیەوە فێر زمانی ئینگلیزی بی و یارمەتیتدا بۆ فێربوون بڕایت و سەیری چ بکە و برادرم فیلم هاری پۆتەرە سەیری زنجیرە فیلمەکانی هاری پۆتەر بکە زۆر باشە فێربوون زمانی ئینگلیزی ئەو زۆر خۆشیشە بێگومان سروت مزوری دەنووسێ پرسیار ناوی فیلمێکم پێ بڵێ کە زۆر لە لای تۆ ترسناک بێت ئایا فیلمانەی دەکەن ئایا لە ژیانی دنیا ڕوویدا بەڵێ زۆربەی فیلمەکان لە واقعی ڕوویداگەر لە واقعی ڕوویدا بشتێکی بچوو لە واقعی ڕوویدا کردیانە فیلمش ترسناک پێم وابی کۆنجرینگ باوەڕ ناکەم لە کۆنجری ترسناکترە بێت بەشەکانی دەکان جرنگ بەعام و ئەنابێل و گێت ئاوتیش تۆزە ترسناک گێت ئاوتیش با بەڵام کۆنجرینگ سەیری خۆشە ئەو کۆنجرینگ بەعام باشە کۆنجرینگ کاکە یوسف ئازار دەنووسێت سەیری ئانەمێ دەکەی بەڵێ My favorite anime is Rick and Morty. هەڵۆ هەیوادەم سێ بەچ بەرنامەیەک مۆنتاژ دەکەی ئەدۆبی پریمیر و فاینال کات پرۆ زۆر سەرکەوتوبی زۆر سپاس کاکە هەڵۆ ژیر ئەی عەبدولقادر کاکە ژیر سپۆرتیشی کاکە ژیر کاتە ئەمە پێکەوە نامان ژیر هەریشمان ئینشاءڵڵە سپۆرتین دەنووسێ خێزان ڕێگرە لە یاری بێگومان بەخۆشی گەیمەرە ئەگەر ڕێگرنیە چی یاریەک دەکا کراش باندیکیوت کراش فیڤۆریتمە ینی خۆشترین یاریوی کراشە هیوایەتیوە لە منیش باشترە لە یاری کراشکە یاری زۆر قورسە بەس حەزیشم لێ گادەڤواری دووبارە بکەمەوە یەکەم و دووەمەوانە هەواداری یاریەکانی گادۆڤواریشە بۆیە ئەو پرسیارام کرد ئەگەر بەتەما بووی ژن ئەگەر بەتەما بووین ژن بێنین ئەگەر ڕێگری ئەکەن خۆمان توش نەکەی شتێک خۆشتانە باسکەم کاتێککە ئەمە یەکەم جاریە قسەمان لەگەڵێکتر کرد لەسەر زاز وەشتانار چەندۆشتە زۆر پرایڤەت و شخصیە بەڵام حەز دەکەم لە بۆ گەیمەران باسکەم ئەو بکەوە پێم وت من گەیمەرم بۆ دادەنیشمەتە نیوەی 6 ساعت 2 3 یاری دەکەم لات ئاساییبی وەڵامی ویش لۆچکە بەخۆشی گەیمەرە لای ئاساییە دەبی لە بیدای تۆشتانە ببڕێنیەوە چکەشتەی زۆر میهمە لە ژیان بەچە هێچە دەگیاری دەکەی وەڵاو هێچێ من بەکاری لێنم هێچێتەکەی سۆنیای پلیستیشنیە پلیستیشن گۆڵە هێچێش زۆر باشە خراپ نییە سەری شێرزانە زۆر بەرز نیە چاوەڕێی چی بین لەم گەیم ئەوەرد یەکی تڕێدەری نوێ بڵاو دەکرێتەوە ئۆکێ ئیسماعیل تاهیر دەنووسێ ماک ئۆس یان ویندۆز هەردووکی بەکاردێنم بەڵام ماک خۆشترە بێگومان هاژیر دەنووسێ The Best TV Series بە بڕای من Best TV Series ژیا جوابیدا و تیوی Game of Thrones ئیمن Breaking Bad ئەحمەد باربەر دەنووسێ بوون بە پێشکەشکاریت پێ باشترین یان یوتیوبەر براژن ئیشی چییە پێشکەشکاری یان یوتیوبەر هەڵبژێم و یوتیوبەریش هەڵبژاردێ لە چاو پێشکەشکاری براژن ئیشی چییە میکاپ ئارتیستم و ئیشی میکاپش دەکەم خێزانیشم لەگەڵ مە لە کوردستان بیستا کار دەکات بێکەوەرچینە دام بێکۆش دەینەوە ئەو لەوێ لە کوردستان ئیشی میکەپی دەکە میکەپ ئارتیستە لە بۆ خانمەکان ئافرەتەکانی کوردستان بیسەرانەی پێشکارن میکیازی دومچایانە بۆ دەکات دەبی ئاکاداری یەکتر بین عمر عەبدولعەزیز دەنووسێ پرسیارێک لەسەر ڕێدێت باشە گەر ڕۆکستا بڵێ چیرۆکی ڕێدێت سێ بنووسە ئەم بنووسم چی لە یەکەی پرسیار ئەهێڵی منداڵەکەت یاری ڕێدێت بکە کە بە هیوای جوابدانەوە مامەژ سپاس کاکە عومەر ئەگەم چیرۆکی ڕێدێت سێ بنووسم هێشتا دێمەوە پاش باسی چیرۆکی ئارتەر مۆرگن و تەجوان دەکەم لە بیدایەتەکان و لێ دەگەڕێ منداڵەکەمان یاری بکە بێگومە ئەگەر منداڵم جارە منداڵم نیە ئەگەر منداڵم هەبیتم یەکەم شت لە بۆی بکڕم کڕینی هەرسێ کۆنسۆلیە هەم نیتندۆ لە بۆ دەکڕم هەم پلیستیشن هەم ئەکسبۆکس یەک تەلەڤیزۆنی گەورەشی لە بۆ دەکەم کە تەمەنی بۆ 4 ساڵ هەموو دەستکەکانی لە بۆ دادنێم هەموو شتەکان هەموو گەمەچی لە بۆ دەکڕم پیسێکی لە بۆ دادنێم هەر هەموو شتێک دەبی لە بیلاتەوە بتەگەیمە ستریمەر هەموو شتێک هەردووشی ئارام کێر فەرقی نییە لەکرە من کزبیان کوڕبی دەبی بتە گەیمەر لەسەر هەموو کۆنسۆڵەکان لەسەر هەموو شتێک نڤار دەنووسی ئەگەر پێت بڵێ PS5 بفرۆشەوە واز لە یاری بێنە وا دەکەی دەزانیوە ناکەم قەت باوەڕ ناکەم پێم بڵێ PlayStation 5 بفرۆش ئەم زەرر دەکەم نەخێرەوە وە ناکەم لە بەرەوەی وان پێناڵێ ئازاد عومەر دەنووسێ ڕێز و خۆشەویستیم هەیە بۆت لە زمانی مەکتەبی ڕزگاریەوە دەتناسم زۆر پێم خۆشە لەگەڵ یوتیوبەرە بەڕێزەکان تێکەڵاوی و پشگیری یەکترنم بێکەوە تەبان هیوادارم زیاتر لە ڤیدیۆکان بێکەوە بتابیرم زۆر سپاس کاکە ئازاد وەڵاهی تۆم بیر نییە بەڵام لەوانەیە گەر بێکتری ببینی لەوانەیە تری بتاڵاتی بناسینەوە سپاس مەمنون هەمە کوردش نووسێت لەوەتەی بینەری ڤیدیۆکانتون پێشتریش ڤیدیۆی پرسیار وەڵامت کردی بوو زۆربەی شتە گرنگەکان دەزانم تەنیا پرسیارم ئەوەیە لە ئێستادا ئاواتت چییە؟
ئەزم ئاواتی خۆم دەڵێم ئەواتم دانانی ساڵۆنێک و کۆزمەتیکێک و براندی خۆ یا ئەم ئاواتیوی دانانی ئەو بابەتەیە ئاواتی منیژەوەیەکەوە بگەین بە 100,000 سبسکرایب لە نزیکترین کاتدا جارێ و ئاواتەکەمە چکە دەری ئێستا ئاواتی منەوەی گەنە 100,000 سبسکرایب خەڵەتەکە یوتیوبی وەرگرم و هەوڵ بدەین بگەین 200,000 سبسکرایب لە پاشە محەممەد ماڵۆڕ دەنووسێت لەگەڵ هاوژینە بەڕێزەکەتان بەسراتێکی ڕۆمانسی خۆتە بجێردەوە بۆ نمونە لەکوێیەکتان ناسی گوتم ئەمە خزمین بەڵام یەکەم مەوعیدمان دەیتمان دوو نازانم لە بیرمە ئەمن عادەتەن قات و ڕیبات شت لەبەر ناکەم خێزانم زای دوژمنم چاکە سپۆرتە دوژمنم شتی قماش ڕقم لە قماشی دەبتەوە حەزمە کابۆ هودی تەرتیبات شتی مرتاح و فراوان و گەورەیە یەکەم دەیتمانە یەکەم مەوعیدمانە خۆم سپۆر کرد بوو چاکەت پانتۆڵم بەکرد بوو ئێلەگم نەبەکرد بوو پرچم بە جوانباری نابوو نازم زەیم نەدا بێنە خۆڕێکی خست بوو چمە پێش ماڵیان نەدەوێت هەمەت بە ژۆرێژە پێش دەکرد ڕاستا بووم هاتە دەرێ بێگومان باسی هەموو شتێکمان کردەوە شتانە و نازم ڕۆژ خۆش بووە تەبیعی بوو بەس تۆزێک سترێس بوون ینی هەردووکمان یەکەم جار دەیتمان بوو یا بڕێک زعازە من سترێس نامەوەندە لەگەڵ کەسێکی دانیشی بە تایبەتی باسی ئەو بابەتی بکەیت تۆزێک دەیەوێت هەندرێن هەولێری دەنووسەکە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تۆی گوڵ پرسیارێک ئایا ئەپی گەیم پاسکەی بۆ ئەندروید هاتووە چۆن بەکاری بێنن کاکە هەندرێن هاتووە لە ڕێگەی گەیم پاس ئۆڵتیمێت دەتوانی بەکاری بێنی ڕێزدار دەنووسێ خۆشترین یاری PS2 چییە؟ گادۆڤاردوو شەمس ئێس گەردی دەنووسێ بۆچی ئەکسبۆکس سریەس ئەنبۆکس نەکردووە و ئەو شتانە ناکەی لۆ شتانە ناکەوە من بەڕێیت و ئەکسبۆکس سریەسی نەکرێت چونکە ئەلۆ هەشتەکیش لەبەرەوەی PS5 بکڕێت شتێکی بکڕم ناتام لێت کاتە دوشتی بکڕم کە دووچیان نرخیان زۆر بگرانە چکە لێ ناگەڕێ ئەوەندە پارەی بەلاش سەر بکەم خۆش تەبان لێ نەگەڕێت چکە ئەخر گەمەی پێ ناکەی لێ ئەوەندە گەمەی پێ ناکەین ئەخر واسان دوو کۆنسۆڵم جارە ناوێت یەک کۆنسۆڵم دێتن و بەخسەدش لۆ ریڤیو لە بۆ ناکەی قسەی لەسەر ناکەی من عادەتەکمەیە تا شتێک نەکڕم باسی ناکەم چکە تا بەخۆت بەکاری نازانی کووە دەبی قسەی لەو دروستکەم حەز ناکەم قسەی دروستکەم قسەکە هەم ڕاستی بن ئەحمەد دڵشاد دەنووسێ ئەگەر ڕۆژێک بێ خێزانەکەت ئەگەر ڕۆژێک بی خێزانەکەت بڵێ واز لە یاری بێنە لەبەر ئەو وازدەینی یان واز لە چەناڵی یوتیوبەکەت بێنە واز ئەهێنی سەرەتا بێگومان ئەو قسەیە زەحمەتە بکە چکە دەزانی ئەم لە بیدایەتەوە بۆ هاپێکات بووین نازانم کێنێ دەگاتە ئێرەم هەتاوە بڵێ بەس ئەکی دوێ ناڵێم ئەگەر وەش برێ ئەگەر دامانەوەی گۆ هەر زەحمەتە واز بینم چکە دەتانم قەنەعەت پێبینم کە ئەوە شتێکی گرینگە لە ژیانم و داهاتووە لە بۆ من ئەحمەد ڕزگار نووسێت لە کێوە گەیمەری وە لە چ کۆنترۆڵێک دەستداری کرد والله لە پلێستیشن ئەو بزانم لەم سەردەمی سوپەر ماریۆ گەیمەرم خێزانشم زۆر حەزیاری سوپەر ماریۆ علی کاروان دەنووسێت بۆچی ریڤیو بۆ درامە ئەلهەیبە ناکەی وڵای من نەمبینیەوە بەس خێزان بینیوە بە ئەو ریڤیوی کورتان بکات باسی دەکات ڕەهیبە باسی ئافرەتێکی دەکا کە لە کەنەدای ژیایە و لەوێن دەرمێت بە پیاوەکی دەکات دوایە پیاوەکەی دەمری دەکوژرێ شتێکی وایە دێتەوە سپۆیلەر نا سپۆیلەر ینی دەر باسی ئافرەتێکی دەکە باسی خۆڕاگری و هەموو ئەو بربەستانەی دێتە پێش و چزانم عایلەی ماڵی مێردەکەی و پێویستە خەڵک سەیری بکە یان نا بەعام ئەمن بەعام خۆشە بەشی یەکەمی زۆر خۆش بوو بەس بەشی دووەم سێمی نا ینی لاوەستر من ئەو قسەم نەکردم خێزان قسەیەکە ئەمە لەکرم نیم نییە شاش ناکەم ستایلی من نییە بەش یەکەمی خۆشە ئەرێ وڵات تەمەشاکەن علی بابە پرسیار ئەو دەنگۆیانە ڕاستن کە یاری ڕێ دەروژەمشین یەک ریماستەر دەکریان ریماستەر دەکرێتەوە پێشبینی بکە لەوانەیە علی کەمالکەی PS5 دەبێتەوە $500 ساڵی داهاتوو ئەو کارژین مۆرینهۆ پرسیار زۆر دوودێژی هەیە دەرێ وەڵڵا هیچ پرسیارێکم نییە هەر سەرکەوتوبی بەڵام چەڕەخنێکی بچووکم لێت هەیە ئەو تۆوە خۆ دەڵێ کە ڕۆژنامەنووسی ڤیدیۆ گەیمین من تەنیا ڕۆژنامەنووسی ڤیدیۆ گەیم نیوە ڕۆژنامەنووسی ڤیدیۆ گەیم و تەکنەلۆژیا و فیلم و من بەگشتی ڕۆژنامەنووسی تەرفیهیم پێ دەڵێن
ئەگەر چی ئەو دەستەواژەیە هەڵەیە بەڕای من هەروەها لە کەسی تریشم جوێ نەبووە بڵێ ڕۆژنامەنووسی ڤیدیۆگەیم کەمان ئایجیەنیش چییە ڕۆژنامەنووسی ڤیدیۆگەیمە ئەتوانێت زیاتر بڵێ میدیاکار یا ڕاگەیاندکاری ڤیدیۆگەیم فەرقی نییە سین وەچی یەکە هیچ فەرقی نییە بەرحاڵ من وەک ڕۆژنامەنووسێک هەست ناکەیت لەو بوارەکەمێک کەم تەرخەمی لەبەرەوەی من ئەوەندە ڕنگدانەوەی نیشاندانی حەز و ئارەزوو تایبەتەکانی خۆ دەبینم بۆ ڤیدیۆگەیم لە کاناڵ یوتیوبەکەت ئەوەندە وەک ڕۆژنامەنووسێک سالاتی ناتبینم لە بوارەکەی خۆیدا لە بۆرەوەی گرنگی بە کۆنسۆلی پلیستیشن دەدەیت ئەوەندە گرنگی بە ئەکسبۆکس و نیتندۆ نادەیت بۆ نمونە کاتێک PS4 گەیشتە بازاڕەکانی کوردستان ئەکسەرەوە پەلە چووی هەوڵی ئەوە دا کە بە زووترین کات ڤیدیۆ لەسەر دووسکی ئەلبۆکسێکی ریڤیو بکەیت بەڵام ئەکسبۆکس سیریز واد نەکرد بیکۆز لە هەموو دنیاە تەمشەکە کاژ تێت دەگام لە هەموو دنیاە کۆمپانیای سۆنی مایکرۆسۆفت بەخۆیان کۆنسۆڵی بە دیاری دەنێرنە لای یوتیوبەرەکانیان ڕۆژنامەنووسەکان تاوەکو ریڤیو بکەن ئەوانیش ناکردن بەڵام لە کوردستان ئەو شتەمان نییە گەیمەر یەکیشی من ڕۆژنامەنووس دەیویست بە پارەی خۆی بیکڕی ئینجا ریڤیو بکە لە بۆ خاتری بینەری من ئەو توانەدارایەم نییە بچم هەرسێکی بەکار بینم هەرسێکیش بکڕم و مەجبوریش نیمە تێم دەگەی ینی مەجبور نیمە بچم ئەویشەی بکەم لۆ چکە کۆمپانیا بە خۆڕایی نادات من ئەگە کۆمپانیا ئەکسبۆکس بە خۆڕایی مەسەڵەن کاگەژیر ئەوە لە بۆ تو ریڤیو بکەم بێگومان دەیکەم و دەشیکەم بەڵام ئەوەندە کۆنێکشنم نییە بتوانم دانەیەک بە خۆڕایی بەدەست بکەم بێگومان لە حەز و ئارەزوی خۆم شتەکان دەکەن بەرە یوتیوب دەبێت لە حەز و ئارەزوی خۆت بی نەک باسی نیتندۆ بکەم کە نیتندۆشم بەکارنێینە هیوادارم وڵای پرسیارەکەتم دابێتەوە سپاس بۆ ڕێخنەکەت باسی GTA و ڕێدێد و گادۆڤار دەبێت لە تەمی دۆ مەسەلەکە چێ باسی یاریەک دەکەم لە کوردستان کە ئەو یاری بینەری هەبی کە بینەری نەبی ئیدی ئەمن ئیشم چیە سپاس بۆ تۆش و یەک ملیۆ یوتیوبەرانش لە بۆ ڤیو کەم کاتێک ئیشم نەکردێت سەیری هەم ڤیدیۆیەکانم بکە ڤیدیۆ جیاواز زۆر تێدایە پێشەوەی ئاکار دەنووسێ پێشەوەی هاوسەرگیری بکەن هەر بەربەستێک لە نێوانتان هەبوو هیوای تەمەندرێژی و بەختەوەریتان بۆ دەخوازم ئینشاڵڵا سەرکەوتوو بن بەربەست ماچم نەبیرتەوە تەمەن تا تەمەنە نەگاتە تەمەنی هاوسەرگیری نابی هاوسەرگیری بکەیت یەحیا تەها دەنووسێ بەو هیوایی بگەڕێتەوە نیولاین وەکو بەڕێوەبەری دۆبلاژ پێ دوایە بگەڕێمەوە نیولاینی یان لەگەڵ تو داوام کە لەکەی بشتاری لەگەڵ من تا خێزان دەری لەگەڵ کەی بشتاری ئەو حکم دەدا ئەو قەرار دەدا یاد کۆی ئەگەر بڵێن یەک هەڵبژاردە هەموو مکیازی ژنەکەت دەشتێنی یان PS5ەکە دەشتێنی دوو هەموو خێزانەکەت یان PS5 خێزانەکەت یان PS5 هەڵدەبژێری کامیان چیت هەیە بۆ کەپڵە نوێیەکەت دەبێت یاریەک هەڵبژێری ڕێدێت یا گادۆڤار تکایە یەک هەڵبژێرە هاوژینەکەت یان هەموو یاری کۆنسۆڵەکەت شێرەکان قورسە کاکەیە لەو قورسە لۆ نمونە دەڵێ یەک هەڵبژارت هەبی هەموو مکیازەکان بشتێنی یان پلەیستیشن 5ەکەی بشتێنم هیچیان ئەخە نادرێکیان هەبژێرە پلیستیشن ئەوەیە پلەیستیشن 5 دەرێ مکیازەکان هەموو خێزانەکەت یان PS5 هەڵبژێری بێگومان خێزانەکە هەڵبژێن دەبێت PS5 دەتوان بیکڕمەوە کێشەمانە چیت هەیە بۆ کەپڵە نوێیەکەت وڵای زۆرم خۆش دەیە بەڵام ئەو ماوەی کاتم زۆر کەمە یاری پێ بکەم لەبەر ڤیدیۆ لەبەر ڤیدیۆی تیڤی دەبێت یاری هەڵبژێری ڕێ دەردەمشن دوو یاخود گادۆڤار زۆر قورس ئەمن گادۆڤارەوە ڕێدێت ئۆکێ وەڵام میران دەنووسێت چەند منداڵتان هەیە هەلت بۆ بڕەخسێت لە کوردستان ئەڕۆیت بۆ کوێ چێ سەپۆرتی کردی بوون بە یوتیوبەر پرسیارەکان جوانە چەند منداڵتان هەیە زیرۆ سفر سەم ناکرێم یاری بکەم یان یوتیوبە منداڵم بێ ڤیدیۆی میکاپی بکەم هەلت بۆ بڕەخسێت لە کوردستان ئەڕۆیت بۆچی بۆ کوێ خێزانم زۆری حەزێ بەس ئەمن نا ئەم لە بەرەوەی حەزم لەیە دەڵێم لە ئەوروپا و لە ئەمریکا ینی هەلی زیاتر هەیە لە بۆ هەردووکمان هەم ئێستا لە هەموو دنیای یوتیوبەر یەکەمە و میکاپ ئارتیستیش زۆر هەلی هەیە وڵاتێک حەزێ بچیت وڵاتێکی بژی حەزم لە کەنەدا حەزی لە وڵاتی کەنەدایە هەرچەندە ئەمە بخۆم حەزم لە ئەمریکای بژین شاید لۆس ئانجلس کالیفۆرنیا بەڵام ئەمن عکس خێزانەکەم لەو شتێ چکە حەز ناکەم کوردستان بەجێ بێت بە تایبەتی هەولێر زۆر خۆش دەوێت و ناتوانم لە دوودی هەولێرش بژین ئەکید ئەمنیش ناتوانم بەس هەندە جارە قسەی دەکەین بەس ناتوان هەردووکمان ئەگەر بمان تایبەت هێستا دەڕۆشتین چه سەپۆرتی کردی بووین بە یوتیوبەر خێزانەکەم زۆر سپاس گەر بڵێن هەدی دەمسی گەر بڵێن تا کۆتای تەمەنت دەبێت تەنها سێ یاری بکەیت چی یاریک دەبێت گادۆڤار ڕێدێت و دەڵاست بەس کاکە گەشتیار ڕێوار دەنووسێ پێش هەموو شتێک تۆ بەڕاستی یوتیوبت کردیت یوتیوبت بەڕاستی تۆ یوتیوبی کردیت گۆڕیت لە بەرچاوم دەسپاس
بۆ بەهرە ناوازەکەی خۆتەوە سەرکەوتوو بیشاءالله ئەمە بزان تۆ لە کوردستان بیسا بە دیاریکردنی کاری تۆ چییە من لە کوردستان بیسا کاری من بە تایبەتی ئەوەیەکەوە بەرنامەی هاشتاگ هەیە هەموو ئێواران ساعت 6:30 ئێوارە پەخش دەکرێت بەشێ ڕاستە خۆ من ئامادەکاری بەرنامەکەی کە پێی دەوتری پرۆدیوسەر یاخود ئامادەکار بەرهەمهێن من بەرنامەکە لە سفر تا کۆتایی هەمووی ئامادە دەکەم راپۆرتەکان دەنووسم زۆربیان مۆنتاژ دەکەم ئامادە دەکەم لەو پێشکاری تاوەکو پێشکەشی بکە وارووا بەرنامەی بەژیریشم هەیە سێشەمە ساعت 4:30 لە رادیۆی سۆشیال میدیای کوردستان سەر وەچە بەشێکە تاوا کردووە من قوتابیم لە زانکۆ ئیسلاحەدین کۆلێژی ئاداب کولیە ڕاگەیاندن زۆر خراپم نەخینێ لێژ لە بیرم نییە لەبەر داوام زۆر داوام ناکەم چۆن بگەن بە ئیش تەلەڤیزیۆنی ئەو خەڵکە ئەگەر ئەوی شت خۆش بێ بێگومان دەبێ هەوڵی لە بۆ بدەیت و کە هەوڵیشت لە بۆدا ئینشاءڵڵا بە ئامانجەکەت ئیشی تەلەڤیزیۆن ستەلایت یەک شتە تۆ تا دەگەی تەلەڤیزیۆنێکی لۆکاڵی دەبی 100 ئیشەکەی خۆت بزانی بەڵام کە بگی سەتەلایت دەبی 150 لە 100 یعنی 150 لە 100 دەبیشەکەی یعنی زیاد لە 8 بزانی و عیلاقاتی زۆر دەورەوە لە ڕێگەی هاوڕێیەک برادەرێک کەسێک نزیکە خزمەت تاوەکو سیڤیەکەت بستە پێش ئەوانە هەموو دەوری هەیە زۆر سپاس کاکە گەشتیان بڵ محەممەد دەنووسێت چیت هەیە بۆ ئەو فانانەی لە سەرتاوە لەگەڵ من پشتگیریان کردی ڕێز و خۆشەویستی و سڵاو و ڕێزم قبول بکەن بە ڤیددیۆی جوان ناوازە پشتگیریتان دەکەم منیش شوان دەنووسێت بۆ سیباسی کۆمیک ناکەی و کارکتەرەکانی ناکە وڵای لەبەرەوەی بینەری کەمە لە کوردستان و خەڵکەکی زۆریش ئاگاداری نییە کە کاتە ڕۆڤی بۆ زۆر فیلمەکان دەکەیت محەممەد شێزاد دەنووسێت کام ڤیددیۆی خۆت لە هەمووی پێ جوانترە چ ڤیددیۆکی من زۆر پێ جوانە تا ئێستا سپاس دیاریەکان ئەو ڤیددیۆ بە خۆشم زۆر پێ جوانە ئەوە لێرە دامنایە لە بە خۆتان دوای تەماشای بکەن پێم وایە باشترین ڤیددیۆ بەڕاستی ئاریان دەنووسێ پێشەچی هیوای سەرکەوتن بۆ دەخوازم ئایا بۆنی پێکەیدانی ژیان هاوسەرگیریەوە نەبووتە ڕێگە لە بەردەنام کەناڵی یوتیوبەکە سوپاس دەکەم ناوەڵڵا ئەسڵەن خێزان زۆر یارمەتیم دەدا لە یوتیوبی یارمەتدانەکەشی ئەوەیەکەوە کاتمە بۆ دەرەخسێنی توانم کارەکان بکەم ئێستا هەست بە خۆشی دەکەی کە ژیانی هاوسەرگیریت کردووە یاخود ئەو کاتێک کە سینگڵ بووی ئەمن ئێستا ئەمنیش ئێستا بەیباس سەرکەوتنی زیاتر و باشتر سپاس مەڕوانە بکرە پەتاتە چیلۆی بەچەندە عینن ئەو پرسیارەکرا و نووسرا بوو تەماتە چیلۆی بەچەندە پەتاتا بزانم چیلۆی بە 750 نازانم ئەمن ناکڕم بابم دەکرێت ژیار زاهیر دەنووسێت ژیر چی یاریە کاریگەری هەبوو لەسەر ژیانت The Last of Us وە چ فیلمێک کاریگەری بووە لەسەر ژیانت Godfather دەست خۆش سەرکەوتوبی زۆر سپاس ڕێبین هۆشیار چەند دەکات پێویستە تا راپۆرتێکی هاشتاگ لە سفرۆ تا ڕێندەر ئامادە دەکەی دەزانم راپۆرت فەرقی هەیە بەڵام بەگشتی 3 کاتژمێر تقریبا 3 کاتژمێرێکت پێدەچی تا فکرەکە نووسینەکە زانیاری دۆزینەوەی تەواو لە ئینتەرنێتی خوێندنەوە مۆنتاژ بۆ دانانی بە پەقش چۆن لە کوردستان توانێت چۆن لە کوردستان بیستە وەرگیرەیە ئایا کارامە یەک پێویستە لە کەناڵە میدیەکان وەربگیرەی لەگە ڕێز و خۆشەویستم بۆ سوپاس مەمنون چۆن لە کوردستان بیستە وەرگیران وڵایەوە چیرۆکە دوورودێژە ئینشاڵڵا لە ڤیددیۆی کتابەت بۆتان باز دەکەم بەڵام دەگرێتەوە سەر کارکردن دەبی بەردەوام کارکەی یەکێکی تەناسی لەو لای ئەو بۆی دەری ئەو بۆی دەری سیوی دەڕوا بەس ئەگە سیویەکەت باقۆت بی زوو بەرزە ئەگە بێقۆت بی ئەو های لێرێتەوە بەس ئیمن یەکسەر ئاڕۆی زۆر باش بوو ئەم بۆ ئاستەوە نەجریان من حەق خۆم بەجێمە سیوی پرسیار کاکەژی منیش خێزانم هەیە چۆن وا بکەم ڕێگری گەیمم لێ نەکەوەکو تووس ئاز لۆ جابدانەوە پەیوەندی بە خێزانەوە بکە پێی بڵێ بە ئەوش بە خێزانی خۆی پیشاندا کوڕ ڕێگری نەکە لە گەیم تێبگەێنە ینی دەبێویش بە چی بکاتن کە ئەو گەیمی کرد دەبێتش بڕێ گەیم ینی مەقسەدی خێزان هاوبەش بکەن یاری چووکە کە خێزان لەوانەیە حەزی لێبی ئەگە حەزی لێبی بێگومان ئەویش جاری وایە ئەو دەستی لەباری راگەرم گەوی بکەم دەستکەشی تێکدا نەک تێک چوو تێکی دا دلۆڤان حەز دەکەی لە داهاتوو ببی بە باوکی چەند منداڵ دەگە ڕژ ئەگەر خانێکی گەورەم هەبی سێ سیارم هەبی ملیۆنە دۆلارم هەبی حەز دەکەم 18 مندارم هەبی ئەو ڕەخنەیە چییە کە کاکەژیر زۆرترین جار ڕۆبەڕووی بیتۆ کارەکەش وڵی زۆر ڕخنەی توشم بوو ئەوەیەکەوە لۆ پشتگیری پلیستیشنی دەکەی کاکە پلیستیشن ئاین بەستە خۆم نیە پلیستیشنم خۆش دێ لەگە پلیستیشنی گەورە بوویمە ناڵم ڕقم لە ئێکسبۆکس دەبتەوە بەڵام پلیستیشنم خۆش دێ و پلیستیشن یاری ناوازەی من بەخش هاین مەسەلەکە یاریەکانە نەک کۆمپانیایەکیە بەڵام جەماعەتی ئێکسبۆکسی پێیان ناخۆشە حەز دەکەی بریاوە بە حەز دەکەی وێنەت لەگەڵ بگرن بەڵام شەرمەکەم بڵای تۆ ئاسایە گەر وێنە لەگەڵ بگرن
زۆر ئاسایەوە زۆر خۆشحاڵی دەبم لە شوێنێک منت دیت بری کاک ژیر یاخود مەری کاک ژیر تکایە بری ژیر وەرە حەز دەکەم وێنەیەک لەگەڵ بگرم زۆر خۆشحاڵ دەبم چەند ساڵی 26 حەز بە چ خواردنێکە ئەمە حەز بە چ خواردنێکیە بریانی هاندەری چ یانەیەکی ریال مدرید کاتی خۆی ئێستا ناست تو پای نانەوە هەرچێ بباتەوە ئەو ئەگەر گەیمەر نەبای وەجگە لە کاری تەلەڤیزیۆن حەز دەکرد چ کارێکت کرد بە مۆنتێری جگە لەشتانە پێ دوایە مچ کارێک بارزەم بۆ چیت هەیە بۆ تۆپفانەکان ڕێز و خۆشەویستی Why you always so cute be success Mr. ژیر Thank you Mr. Ahmed خۆشەویستانم ئەوەش پرسیارەکانی فەیسبوک بوو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بیتن سپاس لە بۆ پرسیارەکانتان هیوادارم جوابی هەموو پرسیارەکانمان دابیتەوە بەدڵتان بووبی و ڕێز و خۆشەویستیمان قبول بکەن ڤیدیۆی وەڵامی پرسیارەکانی یوتیوبیش لەو لینکە دەبیتن کە بڵاوم کردەوە هیوادارم بینەری بن زۆر سپاس بەبای